بەناوی خی گەورە بەڕێست پرۆفیسۆر دکتۆر عزیز زۆر سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ کاتت زۆر بە خێراتن تاکەین بۆ پریزم پۆدکاست و پێمان خۆشە سەرەتا پرسیاری یەکەم بەوە دەست پێ بکەین دەکرێت بزانین پرۆفیسۆر عزیز بەرزنجی کێیە ئەگەر بکرێت خۆتان بناسیان پێشەوەی بڕۆنە ناو قۆناغەکە ژیانتان فەرموون. بەڵێ بەناوی خوای بەخشەندە و میهرەبان درود و سەلام لەسەر گیانی پاچی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم. پێشەکی زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ئەنجامدانی ئەم چاوپێکەوتنە و ئەم دیدارە. بەڕاستی ئەمن ئەم کارەی بەڕێستان بە کارێکی پیرۆز و جوان دەزانم و ئینشاءالله دەبێتە هۆی مای سوود بۆ هەموو لایەک. عزیز بەرزنجی لە ساڵی 1970 لە شاری هەولێر لەدایک بوومە، هەرچەندە ئەسلی ئێمە بەرزنجیە واتە سەیدین دەگەڕێنەوە بۆ شێخەکانی بەرزنجە، بەڵام بە قەدەر کەوتونەتە هەولێر و ئێستاکە لە شاری هەولێر دادەنیشم و ویلادەشتم ینی لەدایک بوونیشم هەر لە شاری هەولێر بووە. زۆر باشە، حەز دەکەین پرسیاری دواترمانەوە بێت بەڕۆست پرۆفیسۆر، دەکرێت کەمێک باسی خوێندنی سەرەتاییتان لە چ مەکتەبێک بوون و دواناوەندی ناوەندی ینی هیچ مامۆستایەکتان لە بیرە هی ئەو سەردەمەکە هانی دابن کەسێکە لە مێشکتان ئەمە بێتەوە؟ بەڵێ وەکو باسم کرد ینی لەدایکبوونی من لە شاری هەولێرە و سەرجەم قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندیم هەر لە شاری هەولێر تەواو کردووە. قۆناغی سەرەتاییم لە قوتابخانەی هەژاری سەرەتایی کوڕان تەواو کردووە و قۆناغی ناوەندیم لە ناوەندی چیمەنی کوڕان تەواو کردووە و دواناوەندیشم لە ئامادەی ڕزگاری کوڕان کێکە کە تا ئێستاش لە ئامادەیە باشەکانی شاری هەولێر و کوردستان بەگشتی. بەنسبەت پرسیاری بەشی دووەمت مامۆستاکانی قۆناغی خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی بەگشتی مامۆستای پێشوو سام و هەیبەتێکی زۆریان هەبوو، بە هەموو واتای وشە مامۆستا بوون، پەروەردکار بوون، باوک بوون، خاوەنی ڕەوشتێکی زۆر بەرز بوون، وەکو باوک ڕەفتاریان دەکرد. من بەبێ ناوهینانی هیچ کامیان خۆم بە قەرزاری هەر هەمویان دەزانم. ئەوان زۆربیان لە ژیان نەماون، بەڵام ئامۆژگاری و ڕەوشتە بەرزەکان و یعنی پێگەیاندنی ئێمە هەمیشە لای من بە زیندوو دەمینێن. من بەش بە حاڵی خۆم هەمیشە دوعای خێریان بۆ دەکەم. بەڵێ بێگومان کۆمەڵ پرسیارمان دەبێت لە چەند خولێکی ئایندەدا، بەڵام حەزەکەم ڕاستەخۆ بەو پرسیارە دەست پێ بکەم لە بەڕێستان بپرسم وەک پرۆفیسۆرێک، وەک ئەزموندارێک، وەک کەسێک کە لە 102 ناوتان لە لیستی لە 102 زانایانی جیهانی بەخۆشحاڵیوە وەکو کوردێک کە ناوتان هاتووە، دەمەوێت ئەوە بپرسم بۆچی فیزیا؟ پرسیارەکە ڕەنگە زۆر گشتگیر بێ، بەڵام بە پێویستێ زانم من ڕای پرۆفیسۆرێکی وەکو بەڕێزت کە تەمەنێکت 30 ساڵت لە ناو فیزیا بەسەر برد، دەمەوێت بتگەڕێنمە بۆ سەرەتا بپرسم بۆچی فیزیا؟ باڵێ بۆچی فیزیام هەڵبژاردوانە پرسیارەکە بەو شێوازەیە. پێم وانە من فیزیام هەڵبژارد بێ، بە پێچەوانەوە فیزیا منی هەڵبژاردووە. 100% دڵنیام ئەوە قەدەرێکی یعنی ئیلاهی بوو. کاتێک کە قوتابی بووم لە قۆناغی برین ئامادەی، هەموو ئاواتم ئەوە بوو ببمە ئەندازیار، بەڵام بە هەر حاڵ بەهۆی کەمی نمرەم لە کۆلیژی ئەندازیاری ئەو کات وەرنەگیرم. خوای گەورە لە سوورەتی ئەلقەسەس دەفەرمووی وەڕەبوک یەخلوق ما یەشاء وەیەختار ما کان لەهم الخیارە، واتە خوای گەورە هەرچیەکی بوێت دروستی دەکات و هەڵی دەبژێرێت. خەڵکی دەسەڵاتی ئەویان نییە سەرپەشک نەکراون بۆ ئەوەی قەدەری خۆیان بە دەستی خۆیان هەڵبژێرن. ئەو کات زۆر خەفەتم خوارد، نەم دەزانی کە ڕۆژێک دادێت من وانە بە قوتابیانی خوێندنی باڵای کۆلیژی ئەندازیاری و بگرە کۆلیژی تەلارسازیش دەڵێمەوە و بە خۆشحالیەوە سەرپەرشتیاری تێزی دکتۆرای کۆلیژی ئەندازیاریشم کردو. جیاوازی بە تەسەوری من جیاوازی نێوان
فیزیا و ئەندازیاری هەر ئەوەندەیە کە فیزیا لە زانستەکە دەکۆڵێتەوە و ئەندازیاریش زانستەکە دەکاتە کردار و دەهێنێتە ژیانی ڕۆژانەی خۆمان. یعنی دەتوانم بڵێم فیزیا یعنی ئەندازیاری لەو شوێنە دەست پێ دەکات کە فیزیا وەستاوە، یعنی تێگەیشتن دەگۆڕێت دەبۆ ئامێر ئامراس و مرۆڤ بەکاری دێنی لە ژیانی ڕۆژانەی خۆی و ژیانی ڕۆژانەی خۆی پێ ئاسان دەکات. بەڵام بیرۆکەی سەرەکی هەموو ئامێرەکان و هەموو بابرێنەوە ئامێرانی لە ئەندازیاری بەکاردێن وەجە بگرە لە ئەندازیاری شارستانی و میکانیکی و کارەباییەوە تا دەگاتە ئەندازیاری تەلارسازیش هەمووی بریتیە لە بەکارهێنانی یاساکانی فیزیا و پراکتیزەکردنیان لە ژیانی ڕۆژانەیاندا. بگەڕینەوە بۆ پرسیاری بەڕێستان بە شانازیەوە لە تەواوی خۆناغەکانی خوێندنی زانکۆ هەمیشە پێشەنگ بوو و فیزیا بووە بەشێک لە ژیانی من و هەوڵ لە شمداوە ببووم بە باشترین پاشەوەی توانیم قەنەعەت بە خۆم بکەم کە خوێندنی فیزیا دەواازەیەکە بۆ هەموو بوارەکانی دیکە پەیوەندی بەهێزی هەیە لەگەڵ کیمیا و بیرکاری و ئەندازیاری و دەتوانم برێم فیزیا بەردی سەرەکی زانست و تەکنەلۆژیایە و فیزیا ڕێگەمان پێدەدات کە لە زۆرێک لە بوارەکان کار بکەین بۆ نمونە زانستی نانۆ کە پسپۆرەکەی منە و پەیوەندێکی زۆر بەهێسەیە لە نێوان فیزیا و بواری بایۆلۆجی و فزیشتی و کیمیا و کوانتەم و لەیزەر و هەتاتوای و هەرگیز پەشیمان نیم لە هەڵبژاردننی فیزیا و ئەوەندە شت لەو جیهانە گرنگە فێربووم کە تاماوم شانازی پێوە دەکەم و پەیوەندی شارا و جوانی لە هەموو شتێکدا دەبینم. زۆر باشە پرۆفیسۆر، باسی زانکۆتان کرد. حەز دەکەم کەمێک ئاماژە بە قۆناغی بەکالێرۆسی بەڕێستان بدەم بە شێوازێک پێم خۆشە زیاتر بڕۆینە نێو ژیانی زانکۆ لەکوێ زانکۆتان خوێندووە. بەڵێ وەکو باسم کرد پاش ئەوەی کە قۆناغی ئامادەیم تەواو کرد لە کۆلیژی پەروەردە لە بەشی فیزیا لە زانکۆی سەلاحەدین وەرگیرا کە ئەو کات یعنی بەشی فیزیا لە کۆلیژی زانستیش هەبوو، بەڵام بەخۆت دەزانی بە پێی نمرە ئەو کات من لە کۆلیژی پەروەردە بەشی فیزیا وەرگیرام و پاشان توانیم پاش تاواکردن ببمە بە یعنی یاری دەدەری فیزیایی و پاشان ماستەر و دکتۆراش تەواو. زۆر باشە. ئەمە ڕام دەکێشە بۆەوەی بپرسم لە سەردەمی زانکۆدا قوتابێکی چۆن بوون ئەگەر کەمێک بە دیتێڵ لەبەرەوەی تارگێتی ئەمە ئەوەیە کە ئەزمموی ژیانی بەڕێزت فێرخوازان لە کوردستان لە زانکۆکانە سوودی لێوەربگرن. بۆیە حەزەکەم لەوە تۆزێک باسمان بۆ بکەیت لە سەردەمی زانکۆ قوتابێکی چۆن بوون. بەڵێ من دایمەن ئەو ڕستە دووبارە دەکەمەوە لە بۆ خوێندکارەکان و قوتابیەکانی خۆم کە زانین پرۆسەیەکی خێران نییە بە شێوازێکی کەڵەکە بووە واتە ئەوەی دوێنێ باش لی تێن دەگەیشتین ئەوڕۆ بە باشی لی تێدەگەین بۆ خەڵکانی دیکەی باز دەکەین. یعنی دەتوانم بڵێم قۆناغی بەکەلۆریۆس وەکو بەردی بناغەی بنیادی زانستی ئینسانەکانە. یعنی ئەگەر بناغەکە پتە و نەبێت تحملی هەڵگرتنی قورسایی ماستەر و دکتۆرا ناکات. بناغەی لاواز ئەوانی کە بناغەی لاوازیان هەیە بەداخەوە هەمیشە بە دوای ماستەرێکی لاواز و دکتۆرایەکی لاواز دەگەڕێن کە پێشینانی جوانیان فەرمووە کەسێک لە پڕێک نابێتە کوڕێک. بۆیە دەڵێم من شانازی بە قۆناغی خوێندنی بەکەلۆریۆسم دەکەم هەروەک چۆن شانازی بە ماستەرەکان و دکتۆراکەشم دەکەم. لە قۆناغی با بڵێن بەکەلۆریۆس قوتابێکی زۆر جددی بوو، بەڵام چیرۆکەکەی ئەگەر پێت خۆش بی باسی بکەین چیرۆکەکی بابرین لە بیر نەکراوی لە پشتدای. طبعاً ڕووداوی زانکۆ پڕ بوو لە ڕووداوی خۆش و ناخۆش، بەڵام لە هەمووی خۆشتر ئەو ڕووداوەیە کە ئێستا بۆ بەڕێستان و ئەوەی کە گوێی لە ئێمە باسی دەکەین. کاتێک کە لە قۆناغی یەکەم بووین هێشتا بەنجی کۆلیژی ئەندازیاری بەری نەدابووم. ئەو کات زۆر زارماوەی محازەڕەکان بۆ نمونە 2 سەعات بوو، یعنی 2 سەعات فەراغمان هەبوو، ئینجا محازەڕەی پاشتر دەهات.
ئێمەش لەگەت چەند برادێک تازە یەکترمان ناسی بوو باخچەیەک هەبوو لە بەردەم کتێبخانەی کۆلیژەکەمان پیاسەمان دەکرد تاکو محازەرە دەهات ئەو کارەمان ڕۆژانە دووبارە دەکردەوە و ئێمە ئاگامان لەوە نەبوو کە کەسێک لە قاتی سەرەوە سەیری ئێمە دەکات و لە پەنجەرەی بابرین لابەکەی خۆی مختبەرەکەی خۆی سەیری ئێمە دەکات و پاشان تەحملی نەکرد هاتە خوارەوە و ئیتر سەلامی کرد لێمان پێی گوتی ئێوە قوتابین ئێمە زۆر سەرسام بووین گوتمان بەڵێ ئەگە قوتابی نەبین چی دەکەین لێرە گوتی وەڵاهی هیچ پێ ناچی ئێوە قوتابی بن گوتمان بۆچی گوتی وەڵا من ماوەکە متابعی ئێوە دەکەم یعنی بۆ ماوەی ڕۆژانە 2 ساعات 3 ساعات ئێوە پیاسە دەکەن پێ دەکەنن قسە دەکەن دەنگتان بەرز دەکەن نازانم ئێوە خەریکی چین وەڵای تر ئەو برادانەی لەگەرم بوون زۆر پیان ناخۆش بوو تەسەفۆ یعنی وەکو وابری ئێوە تۆ چی علاقەت لەو شتەیە تۆ بۆچی دێ ناو ژیانی تایبەتی ئێمە بەڵام من پرسیارم لێ کرد گوتم بەڕێزت ناناسین گوتی من معیدم معید چیە پێکەنی گوتی معید یعنی کۆلیژم تەواو کردێ بە ئەوائلی و ئێستا یاریدەدەرم لە کار دەکەم ئیتر زۆر نەسیحەتی کردین گوتی لە زیاتی ئەوەی کە لێرە پیاسە دەکەن باشتر وایە کاتی خۆتان بە فێڕۆ نەدەن و بچن لەو کتێبخانە دابنیشن و بابەتەکانتان تاوتوێ بکەن ئەو مادانەی کە دەیخوێنن چکە ئەو کات یعنی مەلزەمە و شتیوانە بوو ئەو کات اعتیمادی بابرین محازەڕەمان لەسەر کتاب بوو یعنی شتێک نەبوو بە ناوی مەلزەمە و ئەو شتانێک کە ئێستا هەیە ئیتر زۆر قسەی بۆمان کرد یەک لەوانە گوتی حەیفنی ئێوە یەکەم نەبن و نەبنە بە معید و نازانن یعنی چه خۆشیەک لەوەیدا تۆ ئەوائیل بی و ببیەوە معید و پاشان درێژە بە خوێندنت بدەی ماستەر و دکتۆرا بخوێنی ئەگەر هەر 4 ساڵ یەکەم بن ئەوە دەتوان ببنە معید پاشان ماستەر و دکتۆرا دەخینن ئیتر ئەمەش نەمان دەزانی باسی چی دەکا و کات پاشان گوتیشی من ئامادەم یارمەتیتان بدەم ڕێنموویتان بکەم بەڵام دەبی بەڵێنم پێ بدەن هیچی تر لێرە نەتان بینمەوە لەمڕۆ دەست پێ بکەن ئیتر خوا ڕەحمی کردووە ئێوە مەرحەلەیەکەن پاشان ڕۆیشت بەشێک لەو برادرانەی کە لەگەڵ مابوون گوتیان ئەمە چییە با بۆ خۆی هەر قسە بکە وتر ئێمە هەر بەردەوام دەبین بەڵام من وەکو ینی بە شتێکی بابرین خودایی ببینم هەر لەو کاتیەوە بڕیارم داد و قسەکانی ئەو زۆر تەسیری لە من کرد بەڕاستی هەستم کرد ئەو فریاد ڕەسێکە خوای گەورە بۆی ناردین بۆ ئەوی لە خەوی غەفلەت و لە خەوی ناڕەزایی چکە بەردەوام ناڕەزایی خۆم دەردەبڕی کە بۆچی لە هەندەسەی لە ئەندازیاری وەرنەگیرام ئیتر لەو کاتیەوە من بە ئاگا هاتم و دەستم کرد بە خوێندن و تا ئێستاش بەردەوام 31 ساڵ بەسەر ئەم بەسەرهاتە تێدەپەڕێ بەڕاستی ئەو بەسەرهاتە ئاڕاستی ژیانی منی گۆڕی بیرکردنەوەم بەرامبەر بە شتەکان گۆڕە و من هەمیشە دوعای خێر بۆ ئەو مامۆستای بەڕێزە دەکەم و چاکەکانی لەسەر خۆم هەرگیز لە یاد ناکەم ئەو کاتمان دەکوشت ئێستاکە کاتم نییە سەیری کات ژمێر بکەم بۆ ئەوی بزانم کات چەندە بۆ ئێوە بزانم تا ئێستا ینی قوتابیەکانم و بەڕێزی شتێک لەوانەی سەعاتان لە دەستی من نەبینی زۆر سپاس بۆ شێرکردنی و بابەتە بەڕاست پرۆفیسۆر بەڕاستیەوە ئامۆژگاریکی جوانە چون بە حکمەوەی تەلەبەی پۆلی 12مان لە هەرێمی کوردستان زۆرە ساڵانە دەرەچنە ڕۆنە زانکۆ نمریان بە دڵی خۆیان نییە بەڵام لە دوای 31 ساڵ بەڕێزت هێشتا دوعا بوو کەسەکەی کە پێشتر حەزت لە بەشی ئەندازیاری بوو ئامۆژگاری کردیت و قسەکانیت لەگوێ گرتووە بۆیە دوای 31 ساڵ هێشتا شانازیەکەی بەوەی ئەو بابەتە باس بکەیتەوە بەڕاستی ئەمە پێزانینێکی جوانەوە بە هیوان ببێت بە وانەیەک بۆ فێرخوازانی پۆلی 12 گرنگ نەبێ بەلایەنەوە هەر بەشێکیان کردووە هەوڵیان داوە و دەرەجان هێناوە وەکو قەدەرێک قبوڵی بکەن وە کار بکەن بۆ باشترکردنی ژیانیان و بۆ باشترکردنی هەرێمی کوردستان بەڕێزت باگراوندێکی زانستیت هەیە خزمەت بە کوردستانەکەی بێگومان و بە هیوام ئینشاءالله ئەوانش داهاتوێکی باشتریان هەبێت بەڕێز پرۆفیسۆر من دەمەوێت باگراوندی پرۆفیسۆریت و زانستیت بقۆزمە بۆ ئەوەی پرسیارێک لێ بکەم تا شتێک لە لای تەلەبەی زانکۆ ڕوون بێ
ئایا پرۆفیسۆرێک چی لە خوێندکارێکی زانکۆ دەوێت؟ بەڕێزت سەردەمێک تەلەبە بوویت، قۆناغەکانمان باس کرد و ئێستا پرۆفیسۆریت. ئایا پرۆفیسۆرێک چی لە خوێندکارێکی زانکۆ دەوێت؟ تۆ چەند لە ئەدای قوتابیەکانی ئێستا ڕازیت؟ بڵێ پێم وایە پرۆفیسۆرەکان بە گشتی حەز بەو خوێندکارانە دەکەن کە چالاکانە بەشداری لە گفتوگۆکان و پرسیار دەکەن و ئارەزوی ڕاستەقینە لە بۆ بابەتەکان دەردەبڕن. یعنی پرۆفیسۆرە ڕاستەقینەکان هەوڵ دەدەن بەهای ئەو خوێندکارانش بە دەربخەن و هەوڵ دەدەن بە قوڵی چەمکەکانیان ئەو هەر بوارێک بێ. لێرەمە باسی فیزیا دەکەین، بەڵام بە گشتی باسی هەر بوارێک بکەین هەوڵ دەدەن بە قوڵی خوێندکارەکان قوتابیەکان لە چەمکەکان حاڵی بکەن و وایان لێ بکەن ئەم چەمکانە کە فێری دەبن بەکاری بینن بۆ چارەسەرکردنی کێشەکانی جیهانی ڕاستەقینە. چونکە ئەوەی لە کلاس دەخوێندرێ ڕۆژێک دادێ دێتە دەرەوەی کلاس و دەبێتە جیهانی ڕاستەقینە و پراکتیزە دەکرێت. جێگەی داخە خوێندکارانی ئەو سەردەمەی هەمیشە لە بەرپرسیارەتی ڕادەکەن بە بیانووی بێهێز و جیاواز. یعنی ئێمە لە کاتی خۆمان وانە بووین بە جددی، ینی ئێمە زۆر جیاواز بووین. یعنی پێم وایە مەش نهێنی سەرکەوتنی ئێمەیە ئەگەر بڕیار بێ ئێمە کەسێکی سەرکەوتوو بووین وەکو بەڕێستان باستان کرد. قوتابی یان خوێندکار ئێستا بە گشتی تێڕوانینیان بۆ شتەکان بە خوێندنی بوارەکەی خۆشیان زۆر ڕووکەشە. یعنی خۆیان بە خاوەنی دۆزەکان قەزیەکان نازان، چاوەڕێ دەکەن یەکەکی تر بێتن لە زیاتی ئەوان ببێتە پێشنگ. یعنی ئەوە کێشەی زۆر زۆر گەورەیە بەڕاستی. بڕوایان بەخۆیان نییە. ئەوان ناتوانن ببنە جێگرەوەی ئێمەمانان بەداخەوە. یعنی بڕوا بکە من هەمیشە و پرسیارە واقعیە بەجێیان دادەدەم لە ناو کلاس و بیریان دەخەمەوە. دەرێم بیرتان لەوە کردوتەوە ڕۆژێک دادێ پرۆفیسۆرەکەتان لە ژیان نەماوە، کام لە ئێوە بەڵێنم پێدەدات باشتر بێ لە ئێمە، باشتر بێ، جێگرەوەی مەبێ، بەلایانی کەم جێگرەوەی مەبێتن. لە بری وەڵامدانەوە هەمیان سەردا دەخەن دەڵێن دوور لە تۆ دکتۆرجیان، دوور لە تۆ ئیشاڵە تەمەنە درێژ دەبی. نا تەمەن درێژ نییە، تەمەن ڕۆژێک دادێ کۆتایی دێ. بڕوا بکەن من زۆر لە خەمی ئەوەدام دەتوانن پرسیار لە قوتابیەکانی بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرا بکەن. هەمیشە پێیان دەڵێم من بەنیازی ئەوە نیم ئەو زانست و زانیاری کە هەیتم کە خوای گەورە فەزلی لەگەرمان کردووە بی بەمە ناو گۆڕ، لەگەڵ خۆم بی بەمە ناو گۆڕ. بڕیارمدا بە ئەمانەت بیدەم بە ئێوە هەر وەک چۆن ئێمەش پێی گەیشتین، ئێوەش بە هەمان شێوە دەبێ بیگەین. بۆیە بەداخەوە یعنی قوتابی خوێندکارانی ئەو سەردەمە لەو ئاستەدانین و هیوادارم ڕۆژێک دابێت ئەم بەرپرسیارێتە هەڵبگرن و بەو شێوازەی کە ئێستا ئەمە باسی دەکەین بەو شێوازە بن، یعنی لە بەرپرسیارەکان ڕانەکەن. بێگومان هیوای تەندروستی و تەمەندرێژی باشت بۆ دەخوازیین. سپاس بۆ وشە جوانانە بەڕێز پرۆفیسۆر. بە پێویستێ زانم پرسیارێک بکەم لە ئێرانە، هیچ ڕووداوێکی لە بیرنەکراوی سەردەمی زانکۆت هەیە کە باسی بکەی بۆمان ببێت بەوانەیەک بۆ ئێمەمانە؟ وەڵا ڕووداو زۆرن، یعنی یەک لەو ڕووداوانەوەی کە باسم کرد لە بابرین مەرحەلەیەکەوە هات، ئیتر ڕووداوی خۆش و ناخۆش زۆرن. یەک لەو شتانی کە بابرین ئێستا باسی دەکەم ڕەنگەوە نهێنیەک بی بۆ یەکەم زار باسی دەکەم، ئاویش ئەوەیە من لە کاتی کە خوێندکاری قۆناغی بەکالۆریۆس بووم هەمیشە ئەو ڕۆژانەی کە تاقیکردنەوەم هەبوو شەوەکەی نەدەنووسم، یعنی لە بۆ لە حەزەکیش نەدەنووسم. پاشان کە بابرین دەهاتمەوە لە ئیمتیحان تەواو دەبوو دەهاتمەوە ئەو کاتی دەنووسم. ئیتر ئەو شەوەدا دەنیشتم چەندین کتێبم لە لای خۆم دادەنا و جگە لە محازەڕەکان ئیتر هەموو کتێبەکانم سیر دەکرد، پرسیارەکانم سیر دەکرد و پاشان دەچوومە ئیمتیحان. بڕوام وا بوو ئەگەر بێت و بخەوم بنوم ئیتر کاتەکە بەش نەکاتن و پێرا نەگەم وەڵامی پرسیارەکان بدەم. لێ کاتێک دەچوومە کولیەی یعنی سەر و بابرین شکل و ئەوانەمان زۆر ماندوو دیار، ئیتر تەڵەبەکان نەیاندەزانی مەسەلە چیە باسم نەدەکرد. بەڵام ئەوە یەک لەو شتانە بوو کە تا کۆتایی بابرین بەکالۆریۆسیش بەو شێوازە من شەوی تاقیکردنەوەکان هیچ نەدەنووسم.
هەوڵمدا لە ماستەریش ئەوە دووبارە بکەمەوە، بەڵام بەهۆی ئەوەی کە تەمەنەکەت ینی بەرز بووە نەم دەتوانین لە کاتی ماستەر ئەو شتە بکەم بەداخەوە ینی، بەڵام تەمەتوعیشم ینی خۆشیشم لەو شتەی دەدیت کاتێک کە قوتابی بابرین بەکەلۆریۆس بوو. بڵێ بە پێیەوەی کە هەندێک شارەزای ژیانی بەڕێست بوون لە دوای خوێندنی بەکالۆرۆس دامەزرانەوە لە زانکۆ. حەزەکەین کورتەیەک لەسەرەوە بزانین ئەگەر بکرێت لە کوێ دامەزرانەوە لە چ بەشێ خزمەتان کرد. بەڵێ پاش ئەوەی قۆناغی زانکۆم بە سەرکەوتوی و ئەوائیلی تەواو کرد بۆ ماوەیەک لە هەمان بەش وەکو یاریدەری فیزیایی کە پێی دەرێن معید دامەزرام. تر بە حکمی ئەوەی ئەو مامۆستانی کە دەرسیان پێدا بووم دەیانزانی ئاستی زانستی من چۆنە، بۆی بەبیرمە هەر ساڵی یەکەم منیان لە تاقیگەی ناوچی دانا نیکولەر فیزیکس کە قۆناغی چوارەم لە قۆناغی چوارەم ئەو لابەمان دەخویند و بەداخەوە هەندێک لە برادەرەکانمان کە ڕاسب بوون ئیتر سیر بوو ینی دوێنێ من تەڵەبە بووم لەگەریان، ئێستا ئەو ساڵ بوویمە مامۆستا لەگەریان، ینی تۆزێک تەعاملیان لەگەرە من وەکو برادەرێک دەکرد نەک وەکو مامۆستایەک، منیش پێم ئاسایی بوو. و پاشان لە لابی مۆدرن فیزیکس ماوەی باش کارم کرد، لە ئلکتریسیتیان مەگنەتیزم کارم کرد، لە ئۆپتیکس کارم کرد، بەگشتی ینی لابەکانی فیزیای هەر هەمویان کارم کردووە و ساڵێکیش وەکو یاریدەری یەک لە دکتۆرە بەڕێزەکان دەچووم پرسیارم بۆ تەڵەبەکان حەل دەکرد بە شێوەی نەزەری. ئیتر ینی کاری معیداتی بەو شێوازەی بوو ئەو کات ئەمە کە معید بووین و بەبیرمە لەبەر ئەوەی دەرەجەی ئێمە بەرز بوو قەرارێک هات ئەوانی کە دەرەجەیان بەرزە 100 دیناریان بۆ زیادکردن ئەو کات، چکە من لە ساڵی 98ەوە دامەزرام، ئیتر ئەمە 100 دینارمان زیاتر بوو لەو کەسانی کە دەرەجەیان کەمتر بوو. ئەوەش ینی دووبارە شانازێکی دیکە بوو، ینی ئینسان هەستی دەکرد کە ئەو ماندووبوون و ڕنج و تێکۆشانەی کە کێشایەتی بە فێڕۆ نەڕۆیشتی. بەڕاست پرۆفیسۆر حەز دەکەم وردە باسی قۆناغی ماستەر بکەین. لەکوێ ماستەرتان خوێندووە، ئەو کات چ تایتڵێکتان هەڵبژار، چی بوارێکتان هەڵبژار، تێزی ماستەرەکەتان دەربارەی چی بوو؟ بەڵێ سپاس بۆ خی گەورە، من دوو بڕوانامەی ماستەرم هەیە. یەکەمیان لە زانکۆی سەلاحەدین لە ساڵی 2004 و دووەمیشیان لە زانکۆی ئۆڵد دۆمینیەن لە ویلایەتی ڤێرجینیا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 2009. سیستەمی ماستەر لە کوردستان جیاوازە، تا ئێستا شەر بەو شێوەیە، ینی قوتابی ئەسڵەن بۆی نییە بەخواستی خۆی بواری خوازراوی خۆی هەڵبژێری، ینی تا ئێستا شەروایە و بۆی نییە سەرپەرشتیاری هەڵبژێری، ینی بوارەکان بە پێی پسپۆڕی سەرپەرشتیارەکان ڕادەگەیەنن و قوتابی ماستەر تەنانەت دکتۆراش لەسەر ئەم بوارانە دابەش دەکەن. زۆر زار کێشەی نەگونجانی بابەت و نەگونجانی قوتابی و یان نەگونجانی سەرپەرشتیار یان هەردووچیان پێکەوە دێتە پێشەوە و دواتر قوتابی داما و دەبێتە قوربانی ئەو سیستەمە سەقەتە. بەڕاستی سەقەتە، سیستەمێکی زۆر سەقەتە. بەهەرحاڵ ئەو بابەتێکی قوڵە و باسکردنی کاتێکی زۆری دەبێت، بەڵام چارەسەری لێرە ئاسان نییە. پێویستە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی گوێ لە پسپۆڕان بگریتن بۆ ئەوەی ئەگەر نیەتی چارەسەریان هەیە چارەسەری ئەم کێشەیە بکرێت. بگەڕینەوە بۆ پرسیارەکەی بەڕێستان، بواری ماستەرەکانم چی بوون؟ هەروەک پێشتر باسم کرد، ماستەر یەکەم لە کوردستان بوو، ینی تێزی ماستەرەکەم دەربارەی سوپەر کۆندەکتەر بوو، هێڵەکانی گەیاندن بوو بە بەکارهێنانی گەینەری ئاسایی و ماددە هەرە گەینەرەکان کە پێ دەڵێن سوپەر کۆندەکتەر. و ئەم ماستەرم بە شێوازی تیوری ئەنجامدا و تێدا لەو ماستەرەی بە تەواوەتی ڕوو چۆ بووم لە ناو ماتماتیکێکی پێشکەوتوو.
و سپاس بۆ خوا کارێکی زۆر باشم کرد و تێزەکەم بە پلەی نایە بوو بە دەستکاریەکی کەم پەسەند کرا. پاشان لەبەر گرنگی کاری تێزی ماستەرەکەم بە شێوەی کتێب لەلایەن دەستگای لامبێرتی ئەڵمانی چاپ کرا و ئێستا سەرچاوێکی زانستی وەکو سەرچاوێکی زانستی باوەڕ پێکرا و لە سەرتاسەری جیهان بەکاردەهێنرێت. پاشان لە ساڵی 2009 ماستەری دووەمم لە فیزیای تیوری بە شێوازی کۆرس بیست، چکە بە خۆت دەزانی ینی شێوازێکی پێ دەرێن thesis بیست و شێوازێکی کەمانێ پێ دەرێن کۆرس بیست لە زانکۆی ئۆڵدمینیەنی ئەمریکی بەدەستێنە. ئەوەش لە ڕێگای یادداشتنامەیەک بوو، یادداشتنامەی لێک تێگەیشتن لە نێوان زانکۆی سەلاحەددین و زانکۆی ئۆڵدمینیەن کە دوو لە بابرین هەڵگرانی بەکەلۆریۆس لێرە دوو لە هەرگرانی ماستەر لێرە دەسن بۆ ئەمریکا و لەوێن دەر بابرین بۆ ماوەیەک ترینینگیان پێ دەکرێت، واتە خولی ڕاهێنانیان پێ دەکرێت. بەڵام ئەمن ئەو کاتێک چوومەوێن دەر تر دەستم بە خوێندنی ماستەر کرد و لەم زانکۆیە لەلایەن پۆلێک لە فیزیا زانە گەورەکان وەکو لۆرێنس وانیشتاین و مۆسکۆف ئەمەریان و ئەناتۆلی ڕادوشکین و ڕۆکۆسکاڤیلا و سەبەستیان کون کەوانە ناوی زۆر بەرزن و لۆرێنس کراوس وانم خوێند. تەمان دەزانی لۆرێنس کراوس فیزیا زانێکی تیۆری گەورەیە و زیاتر لە 600 توێژینەوەی زانستی هەیە و زیاتر لە کتێبی بەناوبانجی هەیە کە تیشی دەکەنە سەر پەرەسەندنی گەردون و پێکهاتەی مادە. کاک بە پێویست ێزانم کە لەیرەوە لە ئەزمموی بەڕێستانەوە ئایا خوێندکاری ماستەر پێویستە لەسەر چی بنەمایەک بوارەکەی هەڵبژێرێت؟ شارەزاییتان و پسپۆڕیتان بە دەرفەتە زانم ئایا بۆ ئارەزوی خۆی بخوێنێ یا خود بۆ بازار؟ هەوڵ ئەدەم پرسیارەکەم گشتی بێ ئاخر بازاری جیهانی یا بازاری هەرێمی کوردستان بە حکمیەوەی کۆمەڵێک هاوڕێی زۆرمان هەیە پرسیارەکەن بە پێویستی دەزانم بەڕێزتە پرسیارە وەڵام بدەیتەوە گەر بکرێت ئایا بۆ کوردستانی مە بازارمان هەیە بووی بخوێنین یا خودە بێت و ئارەزوی خۆمان بکەوین؟ جوانە بەخۆی هەڵبژاردننی بواری خوێندن لە قۆناغی ماستەریان دکتۆرە یعنی بڕیارێکی گرنگە و پشت دەبەستێ بە تێکەڵەیەک لە ئاوات و ئارەزوو و هۆکاری دەرەچیش هەیە وەکو باست کرد وەکو دەرفەتی کار یان دەرفەتی توێژینەوە برێن باشترە پاش ئەوەی کە خوێندن تەواو دەکەیت. چکە هەندێک بوار هەیە بەداخەوە من دائیمەن ئامۆژگاری ئەو قوتابیانە دەکەین کە دەستنە دەرەوە دەخوێنن پێیان دەڵێم یعنی گرینگە تۆ کاتێک کە ماستەر لە دەرەوە تەواو دەکەی کە گەڕایەوە بتوانیت توێژینەوەت بەردەوام بێ. ئەگەر نەتوانیت توێژینەوە بکەی کەواتە ئەتو ماستەرەکەت وەرگرتووە و دەست و پێی ئەستراوە، ینی ئەو ماستەرە بووە هۆی بەستانی دەست و پێیت و کە تۆ ناتوانانی هیچ کارێک بکەیت. یعنی لێرەدا ڕێنماییەک هەیە بۆ یارمەتیدان لە هەر سەنگاندنی ئەوەی ئایا بەرژەوەندی کەسی یان خواستی بازار لە پێشەوە دابدرێت یان چۆن هاوسەنجی لەگەر ئەو دوانە بکەین. یعنی بەڕاستی ئارەزوو ڕاستەقینە دەتوانێت بێتە هۆی سەرکەوتن. بەڕاستی ئەگەر ئەتوو بابرین ڕەغبەتت لەسەر بوارێک بێتن و دەوی بپرسی ئایا من چێش لە خوێندنی ئەم کارە یان لەو بوارە وەردەگرم؟ بێگومان هەندێک بوار خواستیان زیاتر لەسەر ئەمەش ڕەنگە بەهۆی ئەوە بێ هەلی کاریان یان گەشەکردنی پیشەیی باشترە و پرسیارەکە ئەوەیە ئایا بوارێ هەلی دەبژێرم کارامەییم بۆ دابین دەکات لە چەندین بواردا بە سوودە ئەو بوارەی بڕیارە کە کاری تێدا دەکەیت چەند ئاسان دەبێت کە بتوانی گۆڕینی هێڵەکان بکەی لە توێژینەوە. یعنی بەخۆ دەزانی توێژینەوە چەندین هێڵی هەیە پاشە ئایا دەتوانی لەو هێڵەی کە تو لە سەری هێڵەکی کە بابرین سەرچیە بتوانی بۆ هۆیلی دیکە بۆی توێژینەوە بکەیت و پاشان ئەگەر هەلی کار هاتە پێشیان بازار شتێکی تکەی داوا کرد لە تۆ دەتوانی کارەکەت بگونجێن لەگەر خواستی بازار. ینی لە بۆ نمونێ هەندێک بوار هەن کاری دەستبەجێیان هەیە بەڵام گەشەیان درێژخایەن نییە سنووردارە ئەوەش کێشەت دە بۆ دروست دەکەن. بابرین بوارێک هەیە ئێستا زۆر بابرین بوارێکی باشە بابرین ئەو کاتی کە کۆرۆنا هەبوو
هیچکردنی لەسەر بواری کۆرۆنای زۆر باش، بەڵام کاتێک کۆرۆنا تاوا دەبیت تۆ دەی بتوانانی شتێکی دیکە بکەیت کە بتانی بابرین بازاری کارت هەبی و بتانی توێژینەوەکانت بەردەوام بی. طبعا لە ڕووی کەسایەتی و بەناوبانجیشەوە ئایا پرۆفیسۆری بەناوبانگ یان پسپۆری وا هەن لەم بوارە کە من بەنیازم کاری تێدا بکەم، ئەوەش گرنگە. یعنی چکە هەندێک پرۆفیسۆر هەن هەر ینی بابرین سیگنیچەریان تەوقیعیان لەسەر نامەکەیت و ئەوە بەخۆی کریدتە بوت، یعنی پاشان ئەو زانکۆی کە تۆ بەنیازی لێی بخوێنی ئایا ئاستی زانستی ئەوەندە بەرزە، ڕێزبەندی زانستی باشە لە نێوەندە ئەکادمی و زانستیەکاندا، پاشان ئایا ئەو زانکۆیە بۆ جێی هەیە، فەندینگ بەخۆ دەزانیە لە دەرەوە فۆکەسەکان هەموو لەسەر فەندینگە. طبعا خوێندکاری ماستەر بە تایبەتی پێویستە بە دوای ئەو بواران بگەڕێت کە بە ئاسانی دەتوانێت خەون و ئارەزوەکانی لەگەڵ کارەمەی بازار تێکەڵ بکە، هەردوو پێکەوە. بۆ نمونە خولیای زانستی فیزیایە، بەڵام حەزیشی لێ لە بازار شتێک بکە، بڕۆ ناو ڕینیۆبل ئینێرجی، شتێکی زۆر باشە، بڕۆ ناو کۆمپیوتەری کوانتم، بڕۆ ناو تەکنۆلۆژیای نانۆ، بڕۆ ناو سمارت مەتیریال. بازار لەسەر ئەو شتانێ، ینی ئێستا هەموو بازار خواستی بازار ئەو شتانێ، کەواتە ئەم بوارە زانستیانە هەڵدەبژێرین کە بابەتی زیندون و بە ئاسانی نامرن. ئێستا هەندێک بابەت هەنە لەگە ڕێزم مردوون، یعنی هەندێک بابەت هەن لە فیزیای باسکەین مردوون، یعنی بەکەلچی ئەو ڕۆکە نایەن، یعنی ئەوە بابرین ناتوانن خۆیان بگونجێنن لەگەر ئێستا. ماوەتەوە بڵێم خواستی بازار طبعا باری داراییت دەست بە ینی لە بۆ باری داراییت باشە، کار دابین دەکە، بەڵام حەز و ئارەزوش دەبتە هۆی ئەوەی کە ئەتوو لایانی دەرونیت ئارام بیتن. یعنی هەندێک شتەیە دەزانی بازاری باشە، بەڵام دەرێ ئەو شتە نەبوو کە من خەونم پێوە دەدیت و من حەزم لێبوو بۆ نمونەی حەزم لێبوو ببمە کەسێکی بابنین فیزیاوێکی تیوری، بەڵام ئێستا کە بازار ئەوەی دەوێت و تەمەشا دەکەی لەو حالەتی دەمینێتەوە ئەو شخصە، ینی لەلایانی دەرونیەوە نائارام دەبێت. بۆیە بەڕێی من دەبی هەردوو لایەن هەبیتن، بەڵام ئەگەر ناچار بووی یەکەچیان هەڵبژێری لەوەی کە حەز و ئارەزوەکەیان بازاری کات، دەبی پێش ئەوی بڕیار بدەی ڕەچاوی ئامانجە درێژخایەنەکان بکەی، ئەوەی کە باسم کرد. یعنی ئەوەی ئەوڕۆ هەز دەکەی گونجاوە لە بۆ تو ڕەنگە بەیانی باش نەبی. بۆیە هەوڵ بدەن ئەوانەی کە بابرین خوێندکاری ماستەر و هەتا دکتۆراشن، هەوڵ بدەن ڕاوێژ بکەن بە پرۆفیسۆرە شارەزاکان. ئەم زۆر پێم خۆشە مەسەلەن کەسێک لە دەرەوەیە بەبێ ئەوەی بمناسی، مەسەلەن زۆر پەیوەندیان بە من کردێ دەرێ من لە ئەمریکا، من لە ئەڵمانیا، لە فەڕەنسا، لە بەریتانیا سەیری پرۆفایلی جەنابتم کردێ و هەستم کردێت تۆ کەسێکی جیاوازی لێ ڕایتوم دەوێ ئەو بابەتانە هەنا کە بمێ ماستەری لێ بخوێنم، بەڕای بەڕێستان کامەیە. ئەمش ئەو قسانەی ئێستا کردم بۆ بەڕێستان و بۆ بینەران، هەمان ئەو قسانم پێگوتیە و تر بە دڵێکی بابرین خۆش قەنەعەتی هاتیە. دەتوانی بسیار لە خوێندکارانی پێشوو بکەیت، ئەوانی کە لەو مەجالەی بوون، بۆی هەم بابرین زانیاری تاوت بدەن لەسەر پرۆفیسۆرەکان و هەم ئەو بوارەی کە کاری تێدا دەکەی بۆ ئەوەی بزانی ئاستەنگ و مەشاکلەکانی ئەو بوارەش چییە. بەڕست پرۆفیسۆر وەک ئاماژەتان پێدا بەڕێستان دوو ماستەرتان هەیە، دەکرێت بزانین جیاوازیان چییە و کامانت پێ باشترە؟ بەڵێ هەرچەندە هەردوو وەکو باسم کرد هەردوو ماستەری کوردستان و ئەمریکاش بە شێوازەکی تیۆری بوون، بەڵام ئەمانە دوو ئەزمموی تەواو جیاوازن. سوپاس بۆخوا من تا ئێستاش شانازی بە ماستەری کوردستانیش دەکەم. ئەو کات هەموو توانای فیزیایی و ماتماتیکی خۆم خستەگەر چونکە من لە ماتماتیکیش لایانی ماتماتیکیش ینی خۆم بە کەسێکی سەرکەوتوو دەزانم، تا بتوانم کارێکی باش و تاڕادەیەک سەرکەوتوش بووم لەو کاران. بەڵام قسەکە لێرە ئەوەیە ڕەنگە بەراوردکردن لە نێوان ئەزمموی کوردستان و ئەمریکا ئەسڵەن لۆجیکی نەبی، ینی منتەقی نەبی. چی لەوە فێر ببین بەڕست پرۆفیسۆر، چی لەوە فێر ببین
هەڵەکانی ئێمە چییە بۆ ئەوەی ڕاست خۆمان بەرەو پێش بەرین مادەم بەشی فیزیامان هەیە مادەم ماستەر و دکتۆراکەینەوە ناکرێ ڕاست. هەموو ساڵێک یەک بۆعەت پێشکەش بکەین یەک بوار بگرین و تەواو پێویستە کۆمەڵی هەڵە هەیە مادەم هەڵە هەیە پێویستە حەلی بکەین بەتاکید چی بکەین ئەو حەلانە چین ئەگەر بکرێت وەکو باسم کرد ینی بابرین بەراوردەکە لۆجیکی نییە ینی من وەکو بەراوردکردنی ئاسمان و ڕێسمانی دەبینم ئەخر سیستەمی ئەوێ لەگەر ئێرە تەواو جیاوازە ئاستی پرۆفیسۆر و مامۆستاکانی ئەوێ زۆر بەرزە ینی ئەوان بە ئاسانی پلەی زانستی بە پلە زانستیەکان ناگەن ینی ئەوان ڕێگە بە خۆیان نادەن ینی بەر لەوەی سیستەمی شەڕێگریان لێ دەکاتن بێنە سەرستەی ژومەنە سەیوانەوتنەوە ئەگەر شیاوی ئەو شەڕەفە نەبن ینی سومعە و پێگەی زانستی ئەوان زۆر بەرزە ینی سومعە و پێگەی زانستی ئەوان و زانکۆکانیان زۆر لا پیرۆزە ینی پرۆفیسۆری زانکۆ لەوێ لە لووتکەی دەسەڵات بڕیار دەدا کەس ناتوانێت تخونی کار و بڕیارەکانی بکەوێت ئەو زۆر گرنگە سەرەرای ینی گەورەی پێگەی ئیداری و معریفی ئەوان زۆر زۆر خاچیشن متەواضعن ینی قەت ڕۆژێک لە ڕۆژان لەوێ هەستم نەکرد ئەوان خۆیان لە من ینی لەسەر من فەرزکەن یان لەسەر من کەسێکی نامۆ ینی نامۆ بە بمعنى الكلمة نامۆ بە سیستەمی و بە باگراوندی و بە کەلتور و کەسێک ڕۆژێک لە ڕۆژان خۆی فەرز نەکرد لەسەرم من لەوێ تێگەیشتم کە بۆچی گوڵە گەنمە پڕەکان سەردادەنوێنن گوڵە گەنمە بەتاڵەکان سەریان بەرەو ئاسمان لەوێ تێگەیشتم ینی یەکێک لەو وانە جوانانەی کە لێ فێری بووم ئەوە بوو کە ئاستی زانستی پرۆفیسۆرەکان یا مامۆستایەکانی زانکۆ لەوە ڕەنگ دەداتەوە کە چەندە خاچین ینی بۆیە هەر کاتێک کەسێکی زۆر خاچی دەبینم پرۆفیسۆرەکانی ئەوێن دەرم بەبێ دێتەوە بۆ دەترسێم لە خاچی بوون دەترسێم ئەمن کاتێک کەسێکی خاچی دەبینم دەزانم ئەوە پڕە لە زانست دەوەی دەترسێم ئەوەی کە تەکەببر لێ دەدا و ئەوی خۆی بەزل دەزانی من پێی دەڵێم دەرم ئەو باریەرە دادنێ ئەو سنوورە دادنێ بۆ ئەوی کەس تخونی نەکەویت یعنی تەکەببورەکەی دەکاتە سنوورێک بۆ ئەوی قوتابیەکان و خوێندکارەکان پێی نەگەن چۆن بتێ لەگە منداڵێ قسە بکەیت دەبێت دابەزیت بۆ جیهانی ئەو ئەگەنا ئەجینە لێ تێناگەوەنی یعنی بەداخەوە خوێندن و سەرپەرشتیاریکردنی ئێرە زۆر جیاوازە یعنی زۆر جار دەبێتە هۆی گوێنەگرتن یان تەنانەت شکاندنی شکۆی خوێندکار بەداخەوە یعنی خۆ فەرزکردن بەسەری نەخوێندنەوەی وحساب بۆ نەکردنی یعنی زۆر جار قسەی کردیە تەڵەب قوتابی خوێندکاری ماستەر وتیان تۆ بۆت نییە بە قسە بکەیت ئەمە بڕیار دەدەین تۆ بۆت نییە بڕیار بدەیت یعنی مەگەر ئەوانەی وەک ئێمەمانان ینی دەوریان بینی بیتن و قەبارەی ڕاستەقینەی خۆیان بزانن یعنی بۆ ئەم دەرێمەوە دائیمەن وتومە و دەژرێمەوە ئەوەی لە ناو بیردا بێت مامۆستا ڕێبین بەقەدەر کونی بیر ئاسمانی لێوە دیارە یعنی بەداخەوە یعنی قسە ڕاستەکە ئەوەیە دەبێت تەواوی مامۆستایانی زانکۆ بۆ ماوەیەکی کەمیش بێ پێویستە دەرەوەی وڵات ببینن تا ئاشنابن بە سیستەم و منهەجی پێشکەوتووی ئەوان ئاشنابن بە یعنی لابەکانی ئەوان بە چۆنیەتی وانەوتنەوەی ئەوان بە چۆنیەتی ئەنجامدانی توێژینەوەی ئەوان بە چۆنیەتی پێشکەشکردنی سیمیناری ئەوان بۆ چۆنیەتی وەرکشۆپی ئەوان بۆ چۆنیەتی کۆنفرانسەکانی ئەوان بەداخەوە ئەوەی لێرە دەکرێت زۆربەی زۆری بەداخەوە دەڵێم زۆربەی زۆری ڕووکەشە یعنی ئیهتیمام زۆر بە شتە ڕووکەشەکان دەدرێ ئیهتیمام بە ناوەڕۆک نادرێ ئیهتیمام بە یعنی شتە ڕەسەنەکان نادرێ بەداخەوە ڕاستە فەرمی بەڕێز پرۆفیسۆر وەک بەڕێستان دەزانن ئێستا سەرقاڵی ماستەرم دەمەوێت بۆ پاڵپشتی بەڕێزت لە ئەڵمانیا دەرزێکمان هەیە پرۆفیسۆرەکە پێمانەڵێ دەرزێکمان هەیە تەلەبەی پۆست دکتۆراکانیان پێمانەڵێن دەرزی توتریاڵەکان لە بۆ نمونە لە ئەکسپریمنتال بایۆفیزیکسمان هەیە دەرزێکی 2 سەعاتیمان ئەوەیە 2 راپۆرت 2 ریسێرچ 2 ئارتیکڵمان ئەخرێتە بەردەست 30 تەلەبە تا 70 تەلەبە هەری زانکۆکەیە هی هایدلبێرگە ئەڵێن ئادەی بیخوێننەوە ڕەخنەی لێ بگرن چی لێ بکەین بۆ ئەوەی باشتری بکەین بۆ ئەوەی گروپی ترمان کە هات کار لەسەر ئەو ئایدیانەی ئێوە بکە یعنی 2 ساعت و مناقەشە ئەگەر ئەوە بکرێت ئەوە باشتر ئەگەر ئەوە بکرێت ئەوە باشترە بەو شێوازە هەم گروپەکانی خۆیان پێشەخان
هەم ئێمەمانان وەکو تەلەبی ماستر فێرە بین چۆن ڕخنە بگرین، چۆن پرسیار بدۆزینەوە بۆەوەی کار لەسەر ماستەرەکان و ئارتیکڵەکانی داهاتوو بکرێت. بەم شێوازە ئاستی تەلەبەکان زۆر بەرەو پێشەوە. ئەوە ڕێگا ڕاستەکەی کە ئەمە باسی دەکەین. یعنی ئێمە هەوڵماندایە ماوەستەڕێبین لێرەش لە کوردستانیش و ئەو کەسانی کە من دەناسن دەزانن، یعنی من چۆن دەرس دەرێم و چۆن پرسیار دادەنێم و چۆن هەڵس و کەوت دەکەم و چۆن سەرپەرشتی دەکەم هەوڵماندایە. بەڵام وەکو مەسەلە کوردیەکەی دەڵێت چەپرە بە دەستێک لێ نادرێت، دەبێ هەر هەموو سیستەمەکە بەڕەوە ئاراستە بڕوە، هەجینا پێش ناکەوین. یعنی مەبەستەکەی مە پێشکەوتنە، دەمانێت پێشکەوین، چکە ئەوان پێشکەوتون بتێ و نەتەوێت پێت خۆش بی پێت ناخۆشبی، ئەوان وڵاتە پێشکەوتیەکانن، ئێمەش دواکەوتوەکانین. کەواتە بۆ ئەوەی پێش بکەوین پێویستە ئەو خەلەلانەی خۆمان چاپ بکەین و گەورەترین باشترین شوێن کە دەستی پێ بکەین سێکتەری خوێندنی باڵایە. ڕاستە فەرمون. سوپاس کە دکتۆر جان. بە پێویستێت زانم پرسیار بکەم، ئایا لەو ماوە هیچت بیرە، هیچ ڕووداوێکت بیرە وەکو تەلەبەیەکی ماستەر شتێک بێت کە لە یادت مابێ و بتوانی شێری بکەی لەگەڵمان ئەگەر شتێک هەبێت؟ لە قۆناغی ماستەر وەکو باسم کرد، بەڕاستی ئەوەی کە بابرین کوردستان، قۆناغی ماستەری کوردستانمان قۆناغەکی تیۆری بوو بەداخەوە، یعنی لاب نەمانتوانی، ینی من هەرچەندە ئیشەکەم لەسەر سوپەر کۆندەکتەر بوو، بەڵام نەمتوانی بە هیچ شێوازێک سوپەر کۆندەکتەر ببینم تا کارەکەشم تەواو کرد. پاشان لە ئەمریکای توانیم سوپەر کۆندەکتەر ببینم، یعنی ئەو کارە ساتێکی گەورەیە. و ئەو کاتی یعنی ناخۆشترین شت ئەوە بوو کە کارەکەی من پێویستی بە کۆمپیوتەرێکی باش هەبوو بۆ ئەوەی ئەمن بتوانم ئەو هاوچێشە ماتماتیکیە بابرین ئەدڤانسانە کە بەکارم هینا بوو شیکاریان بکەم و ئەو کات بەرنامەی ماتکاتم بەکاردێن. و بەداخەوە توانای کۆمپیوتەرەکانی ئەو کاتیش و ئەوەی کەمە لە بەردەستما بوو پێنتیۆم بوو، ئەوهانە بوو. پێنتیۆمەکەش بە هەزار چۆن دەڵێ قەرد و شت پەیدامان کرد. کارە باش نەبوو، کارە باش زۆر خراپ بوو. ئیتر جاری واه بوو هەتا UPS شمان نەبوو، جاری واه بوو زۆر شت کرد بوو لەسەری کارەبا دەکوژاوی تر هەمووی دەڕۆیشت. بەداخەوە ینی بەو نەوعی توانیم مثلا ماستەری کوردستان تەواو بکەین. بەڵام کاتێک چوین بۆ ئەمریکا لەوێن دەر وەکو باسم کرد هەموو شتەکان لەبەردەست بوو و ئەو بیئەیکەلی بیئەکی زۆر زۆر سەپۆرتە بوو، زۆر دەگەرت بوو و پرۆفیسۆرەکان یارمەتی دەربوون و لابەکانیان زۆر زۆر پێشکەوتوو بوو. وەکو باسم کرد یعنی بەراورد ناکرێ بەڕاستی، ینی خوای گەورە ینی فەزلی لەگەر ئێمە کرد کە مەتوانیمان ئێوەن دەرببین، ئەگەر نا ینی بەداخەوە توانای ئێرە زۆر زۆر سنووردار بوو ئەو کات. و ئێستاش زۆر باشتر نییە، بەڵام تا حەدێک باشترە، بەڵام ئەو کات هەر زۆر وێران بوو. کەچی لەگەر ئەوەش ئێمە توانیمان کارێکی زۆر باش بکەین، چونکە دەمانزانی مادام لایەنی پراکتیکیمان باش نییە، دەبی لەلایەنی تیوری گرنگی بە خۆمان بدەین و بە ئەوی بچینە خۆناغەکی زۆر ئەدڤانس. ینی بڕوا بکەن ئەو بابرین ماتماتیکەی ئەمن بەکارم هینە لە ماستەرەکەی خۆم، بڕوا ناکەم لە خۆناغەکانی ماتماتیک لە هیچ خۆناغەکان بخوێنرێت. ینی بەڵام شتەکە پێویست بوو، دەبایە وا بکەین، دەبایە هاوچێشەی شرۆدینگەر حل بکەین لە بۆ دوو ئەلکترۆنی پێر کوپەر پێر لە سوپەر کۆندەکتیڤیتی و پاشان ئەم مادەیە بەکاربین وەکو ترانسمیشن لاین و بەراوردی بکەین لەگەر مادەی گەینەری ئاسایی و ئیتر پارامیتەرەکان بگۆڕین، تمپرێچەر بگۆڕین، ئەلکتریک فیلد بگۆڕین، مەگنەتیک فیلد بگۆڕین. بە هەر حاڵ ینی توانیمان تەواوی بکەین. بەڵێ بەڕست پرۆفیسۆر حەزەکەم باسی قۆناغی دکتۆراتان بکەین. دکتۆراتان لەکوێ خوێندووە؟ بابەتی دکتۆرانامەکەتان لە کام بوار بووە؟ لە پاش خوێندنی ماستەر بە چەند ساڵ بڕیارتاندا دکتۆرا بخوێنن؟ بەڵێ تەوان پاش گەڕانەوەم لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمزارە توانیم بە یارمەتی خوای گەورە لە ساڵی 2011 پاش ئەوەی بەرنامەی تواناسازی ڕاگەیەندرا ئەو کات
و پێشکەشی وەزارەتمان کرد و ئیتر یەکێکم لە کاندیدانی بابلین وەسارەت بۆ خوێندنی دکتۆرە. ئیتر وەزارەت ئێمەی سەرپشک کرد لە هەڵبژاردننی سوپەرڤایزەر و بەدەستێنانی وەکو دەرێن ئەکسپتەنس لێتەر قبول. ئیتر توانیم لە زانکۆی لێستەری بەریتانی لە ماوەی 3 ساڵ نامەی دکتۆراکەم بە سەرکەوتووی تەواو بکەم لە ژێر سەرپەرشتی هەردووک پرۆفیسۆر ئەندرۆ ئەبۆت و پرۆفیسۆر کارل رایدەر. طبعاً بۆ معلوماتی بەڕێستان پرۆفیسۆر ئەبۆت داهێنەری نەوەی نوێی شلە ئایۆنیەکانە واتە ئایۆنیک لیکویدز کە لەو مادانە دروست دەکرێن کە بە دۆستی ژینگە ناسراون و کارە زانستیەکانی پرۆفیسۆر ئەبۆت وای کردووە لە سەرتاسەری جیهان ناسراو بێت. تا ئێستا خاوەنی 17 داهێنانی جیهانیە لە بوارە جیاجیاکان و خاوەنی زیاتر لە 42,000 سایتیشن و ئچ ئیندێکسەکەی 77 و پرۆفیسۆر ئەبۆت هاوبەشی پرۆژەی دامەزراوەی فارادایە و کۆمەڵێکی زۆر پرۆژەی تری توێژینەوەی هەیە و منیش سپاس بۆخوا تەڵەبەی ئەو بوو و سوودێکی زۆرم لەو بەڕێزە بینیوە. بابەتی دکتۆرا نامەکەم تەواو جیاواز بوو لەگەڵ ماستەر نامەکانم بە تەواوی ئەو جارە چوومە بواری پراکتیکی و بابەتی دکتۆراکەم دەربارەی بەدەستێنانی زۆرێکی نوێ بوو لە ئایۆنیک لیکوید لە شلە ئایۆنیەکان. ئەوە ئەم شلە ئایۆنیە تازەیان بەکارهێنا بۆ دروستکردنی و پۆشینی تەنۆرکەی نانۆیی کڕۆم کە بەکاردێ بۆ ڕووپۆشکردنی ئەو ڕوانەی کە کردداری هەڵمژینی تیشتی ڕووناچی زیاد دەکەن و لێناگەرە دووچاری ژەنگ هێنان ببنەوە. هەڵبەتە ڕێگا تەقلیدیەکان لە بۆ پۆشینی کڕۆم لەسەر بنەمای کڕۆمی 6 دەبێت بە شێوەی بەرفراوان لە پۆشینی کارەبا بەکاردەهێنرێ و بەهۆی کاریگەریان لە دروستکردنی پۆشینی ڕق و بەهێز و بەرگری لە ژەنگ. بەڵام ئەم ڕێگایانە کەم و کوڕی زۆریان هەیە. طبعاً کڕۆمی 6 لە بۆ معلوماتی بەڕێستان ژەهراویە و دەبێتە هۆی شێرپەنجە و بەگشتی مەترسیدارە لەسەر ژینگە و تەندروستی ئەو کەسانی کە بەکاری دێن. بۆیە لە زۆرێک لە وڵاتەکان ڕێسای توندیان هەیە لە قەدەغەیان کردیە و لێ ناگەڕێن کە کڕۆمی 6 بەکار بهێنرێت و ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە لە ڕووی داراویەوە تێچووی زیاتری هەبێت لە حی پیشەسازی چکە ناکرێت واز لە کڕۆم بێنی. ئەمە وای کرد یعنی ریسێرچەکان بەرەو ئەو بچن بە دیلێک دروست بێ بۆ ئەوەی کڕۆمێکی سەلامەتتر و باشتر بگەڕین بۆی لەگەر ستانداردە جیهانیەکان و بەکاربێ لە تەکنۆلۆژیا مۆدێرنە جیهانیەکان. ئەوەش ئەو کارە بوو کە ئێمە ئەنجامماندا الحەمدوللا. کارەکەی ئێمە کە لە کاتی دکتۆراکەم کارێکی نایاب بوو. بۆیە پاش تەواوکردنی گەشتی دکتۆراکەم ئێستا من بە خۆشحاڵیە و ئەندامم لە کۆمەڵەی فیزیای ئەمریکی و کۆمەڵەی کیمیای ئەمریکی و کۆمەڵی شاهانەی کیمیای بەریتانی. هەڵبژاردننی بابەتی ینی دکتۆراکەم تۆزێک سەیرە. تاوان یەکەم چاوپێکەوتنم لەگەر پرۆفیسۆر ئەبۆت پرسیاری ئەوەی لێکردم کە حەز دەکەی لە چ بوارێک کار بکەیت. ئەمنیش ینی ئەو کاتی کە ئەو پرسیاری لە من دەکرد سیڤەکەی منی لەبەردەست بوو کە من با بڵێن 2 داستانی تیوریم هەیە لە ماستەری یەکەم و ماستەری دوم و چەندین بابەتم لە زانکۆ گوتویتەوە بە شێوازی تیۆری بۆ نمونە ئەنالیتیکەل میکانیک و مۆدرن فیزیکس و کۆتا کوانتەمیش. یعنی بۆیە ئەو پێیوا بوو لەگە کەسێکی زۆر زیرەک گفتوگۆ دەکە چونکە لای ئەوان هەڵگری ماستەر بۆی نییە وانەی تیۆری بڵێتەوە وابزان بەخۆشت ئێستا لە وڵاتی ئەلمانیا ئەو شتە دەبینی یان حتا وانەی پراکتیکیش بڵێتەوە مەگەر کەسێکی جیاواز بێ ئەو کەسە. یعنی کێشەی من ئەوە نەبوو، کێشەی من ئەوە بوو دەبێت بواری بیرکردنەوە و توێژینەوەم لە بوار و ینی لە بوارێکی بابرین تیۆری بگۆڕم لە بۆ بوارێکی پراکتیکی. ینی من دەستم لە لاب نەدابوو، دەستم لە هیچ مادەک نەدابوو، نە لە کوردستان نە لە ئەمریکا. یعنی من نەچوو بوومە لاب تا بزانم ئیشکردن لە ناو لاب چۆنە. ئەخە زۆر ئەستامە، ینی کەسێک لابی نەبینی بی و ڕاستەوخۆ لە ناو لابی دابنێن و برێن فەرم و دەست پێ بکە.
و ئەوەی کە لە چواردەورەشم بوون هەمووی کەسی شارەزا و بە ئەزمون بوون. بە هەر حاڵ ینی تازە کاتی ئەوە نییە مەسەلەن ئەتو کودەری ئەمری واقعە دەبێت لەگەریان بڕۆی بۆیە وەڵامێن بۆ پرۆفیسۆر ئەوە بوو ئەبۆت ئەوە بوو دەمەوێت لە بواری سۆلار سێڵیش بکەم ئەویش بە پێکەنی نەچی ینی تۆزێک ئەوها کودەری گاڵتە جاری پێهات گوتی سۆلار سێل لۆسی ئەمیش گوتم لە کوردستان چەندی ساڵە ئێمە نیمچە سربەخۆین بەڵام کێشەی کارەبامان هەیە وەخەون بە کارەبای 24 سەعاتی دەبینی پێم وا بوو ئەو بڵێ زۆر باشە با دەست پێ بکەین بەڵام وتی بەس دکتۆراکەی تۆ زۆر لەوە گەورەترە کە تۆ بیری لێ دەکەیتەوە ئێمە لێرە دانانیشتین کێشەی لۆکالی بۆ تەڵەبەکان حەلکەین ئێمە ئامان زمانەوەی کارێک بکەین ینی لە جیهان کەس نەیکرد بێت پرۆژەکی جیهانی بێت چارەسەرێکی جیهانی بێت بۆ هەموو جیهان بە سوود بێت نەک بۆ کوردستان و کێشەکە جیهانی بی توێژەری جیهانیش بیکەن بۆ هەموو جیهانیش بێت وتی عەزیز دەزانم تۆ ئەو شتانە بۆ تو تازن بەڵام دڵنیام تۆش بە ماوەیەکی کەم لەگەڵ ئەو سیستەمە لێ ڕادەی وەک چۆن دڵۆپێک ئاو فڕێ دەدەینە ناو پەرداخێک ئیتر ناتوانین پاشان ئەو دڵۆپە ئاوە جیا بکەینەوە چکە ڕەنجی ئاوەکەی دەگری وەکووی دێدێتن هەر وەکووی دەبیت وتی تۆش ماوە چیتر بە هەمان قەناعەتی ئێمە وەردەگری و بە هەمان بیرکردنەوە وەکو ئێمەی لێدێ و گوتیشی تۆ لێرە تەنها نیت ئێمە هەمومان لەگەڵ تۆین و یارمەتیت دەدەین و شتێکی زۆر سەیری باس کرد پێم خۆشە لێرە لەگە بەڕێستان باسی بکەم گوتی ساڵی یەکەم تۆ بە دوای من ڕادەکەی و ساڵی دووەم ڕێک لە تەنیشتی من دەڕۆی و ساڵی سێم من بە دوای تۆ ڕادەکەم بڕوادەکەی ئەوەی منیش ینی ئەو کاتیچ قەناعەتم بە قسەکانی نەبوو و پێم وا بوو ئەو تەنها دەوێت بەنجێکم لێ بداتن بۆ ئەوەی قەناعەتم پێ بکە کە ئەوی شەی کە ئەو داینە بیکەم بەڵام بە دنیایەوە دەرێم هەموو قسەکانی ڕاست دەرچوو ئیتروتی بە بیر لە پاراستنی سۆلەر سێل بکەینەوە بە مادەگڕ و پۆشی بکەین لە هەمان کاتدا توانای هەڵبژینی تیشک زیادکەین و بیشی پارێزین و سپاس بۆ خوا سەرکەوتوو بووین بەگشتی باسی دکتۆرانامەکەی بەڕستمان کرد دەکرێت باسی ژیانی دکتۆراتان بکەین کەمێک بەڵێ وەڵا ژیانی دکتۆراکەم زۆر سەخت بوو بەڕاستی چونکە من بە تەواوی لە جیهانی دەرەوە بۆ ماوەی 3 ساڵ دابڕام و بۆ زانیاری بەڕێستان و بینەرانمان تاواکردنی دکتۆرا بە ماوەی 3 ساڵ شتێکی زۆر بابرین تایبەت بوو ینی تەنانەت خوێندکارە ئینگلیزەکانیش ئیوای تێدا بوو تا 5 ساڵ ینی بەلای کەم 4 ساڵ بەڵام تاواکردن بە 3 ساڵ زۆر زۆر تایبەت بوو لەبەر ئەوەی من شەو و ڕۆژم لەسەر یەکدانا و سوپاسی خێزانەکەم دەکەم کە بە تەواوی هەرچی ئاگاداری منداڵەکانی لە ئەستۆ گرت بوو ینی من ئاگام لە منداڵەکان نەبوو سەراحەتەن بۆ ماوەی 3 ساڵ دابڕابووم لە هەموو شتێک و وام کرده بوو کە فشاری دەرونی خۆشم و ئیوانی شتێک بدەم و هەموو کاتێک دەمگوت زۆر زەحمەتە لە گەروانە دەربچم و دەمگوت ئاستی وان و ئاستی من زۆر زۆر جیاوازە و دەمگوت شتێکی زۆر غەڵەتم کرد کە من هاتم لە گەروانە چکە ئاستی وانە زۆر بەرزە من بە هەرگیز ناتوانم لە گەروانە بڕۆم یعنی ئەو شتانم بەردەوام دووبارە دەکردەوە و ترسێکم هەبوو لە جیاوازی باگراوند لە ئەنجامدانی کارەکان بە پرۆفیشنالی و لە کاتی خۆی و ترسم هەبوو لە تێگەیشتن و تەفسیرکردن لە ئەنجامەکان و ترسم هەبوو لە بڵاوکردنەوەی توێژینەوە و ترسم هەبوو لە بەشداریکردن لە کۆنفرانسە زانستیەکان ئەخر ئەوان ئینگلیز بوون ینی پرۆفیسۆر بوون لە پێشەوە دادەنیشتن ڕێزی پێشەوە جاروە بوو 50 پرۆفیسۆر دادەنیشت منێک بچم بەرامبەر وانە ڕابۆستم قسەی بکەم بەڕاستی زەحمەت بوو بەڕاستی ئاسان نەبوو و یعنی لە هەموو لایەنێکەوە فشاریشی زۆر زۆرم لەسەر بوو و دەبوایە هەفتانە و مانگانە راپۆرتی پێشکەش بکەم لە بۆ هەردوو سەرپەرشتیارەکانم طبعاً خوێندنەوە و تێگەیشتن و هەڵسوڕاندنی بابەتی توێژینەوە لایەن خۆت بەڕاستی ئەوە زۆری دەوێتن و فشارێکی زۆری دەوێتەوە دەبێت و واز لە هەموو شتێک بینی و هەموو فۆکەست لەسەر ئەوە دەبوایە کات دابشکەی لە بۆ توێژینەوەی
لە بۆ تێستەکان لە بۆ بەراوردکاری لەگەڵ داتای پێشتر یعنی دەبواە هەندێک جار داتاکان بە مۆدل بکەی تاوان هەندێک جار ئەنجامەکانمان دەکردە پرزنتیشن لە بۆ گروپ و ئەوانیش هەریەکە لە ڕاستی خۆی فیدباچی دەدا و مەسەرم لە حەزەتەکانی ینی پێدەگۆتین و ئێمەش دەبایە هەمووی بنووسین و هەموو جێبەجێ بکەین و بە خۆشحالیەوە بۆ ئەو ماوەی 3 ساڵ کە لێ بوو توانیم 3 تەڵەبەی ماستەریش لەگەریان وەکو شەدۆ پێیان دەگوت شەدۆ سوپەرڤایزەر ئەوانیشم بەڕێ کرد ئەوان چکە بابرین سەرپەرشتیارەکەم مەزاری نەبوو ئیتر ئەو ماستەرانەشی تووشی من کردبوو ئیتر دەبایە خەمی ئیشی خۆشم بخۆم ئیوانش بخۆم بەڵام ماستەری ئەوێندەر ساڵێک بوو بۆیە توانیم لە خلالی ئەو 3 ساڵە 3 تەڵەبەی ماستەر یەکەچیان کورد بوو یەکەچیان هیندی بوو هیچیان بەریتانی بوو کە من لەگەریان بوو تا یعنی کودەرێ لە ئەی تازێت هەتا نووسینی ترۆحەکەشیان و هەتا مناقەشەشیان من لەگەریان بووم بە خۆشحالیەوە کۆمەڵە ڕووداوی زۆر ڕوویانداوە لە ماوەی 3 ساڵە وەک دەفەرمونون لەژێر زەختێکی زۆرە بوون ئایا جگەل لەو ڕووداوانە هیچ ڕووداوێکی یعنی شتێک کە لە بیرتانە مابێتەوە بەڵێ ڕوودا زۆرن یعنی یەک لەوانە میتینجی یەکەم لەگەر پرۆفیسۆر ئەبۆت ینی کە قەت لە بیری ناکەم ئەو میتینگە ماوەی 2 ساعتی خایاند توانی بە شێوازێکی بابرین زیرەکانە قەناعەت بە من بێنی کە من ئەو بابەتەی کە ئەو باسی کرد بۆم هەلی بژێرم و ڕووداوی ئەپگریت ریپۆرتمان هەبوو کە تۆ ساڵی یەکەم کە تەواو دەکەی دەبێ ئەپگریت ریپۆرتێک بنووسی ئیتر لژنێک دادەندرێ بۆ مناقەشە بڕیار دەدەن ئایا ئاستی تو لەو ئاستەیە کە بەردەوام بی یانیش ماستەرێکت بدەن و بەڕێت بکەن ئیتر ئەو کاتی کە من ریپۆرتەکەم نووسی ماوەی ساڵێک ئیشم کرد لە لاب ریپۆرتەکەم نووسی و تەقدیمم کرد هیچ لە سوپەرڤایزەرەکان هیچیان بە من نەگوت بەس ئۆندەیان گوت ئەوە دەچیتە پرۆسی دیسکەشن و مناقەشە و ئیتر ئەوان بڕیار دەدەن ینی چۆن دەری دەیانزانی چۆنە بەڵام وەکو سترێسێک لەسرە من هەر هەبیتن ئیتر بە بیرما لە بێر دەرکەی ئەو ژوورێ ڕاوەستا بووم کە بڕیار بوو مناقەشەکە بکرێ یەک لە پرۆفیسۆرەکان هات بە منی گوت how do you feel ئەمنیش گوتم I feel very nervous گوتم زۆر هەز بە ینی سترێس دەکەم هەز بە دلە ڕاوچێ دەکەم گوتی ئەمن دەبی هەز بە دلە ڕاوچێ بکەم ئەمی جوام زانی گاڵتەم لەگە دەکە گوتم لەبەرچێ ئەتوی هەز بە دلە ڕاوچێ دەکەی گوتی پێیان گوتیمە تو خەڵکی عێراقی و کوردی و کوردی دەزانی و عەرەبیش دەزانی و ئینگلیزیەکەشت زۆر باشە بەس ئەمن بەس ئینگلیزی دەزانم وەرە ژۆرە با مناقشەی بکەین ئیتر کە چوومە ژۆرێ پڕاستی زۆر بە سەر ریپۆرتەکەیان داگوت هەتا ئەو قسەیان کرد گوتیان ئایا هیچ شتێکی ترمایە لە دکتۆراکەت بیکەیت تۆ هەموو تەواو کردی ینی بە حسابی خۆیان لە ساڵ یەکەم هەموو تەواو کرد الحەمدلله ینی ئەوە یەک لەو شتانە بوو کە بابرین قەت لە بیری ناکەم و بە خۆشحالیەوە ڕووداوەکی زۆر گەورە لە کاتی دکتۆرا لە ژیانی من ڕوویدا ئەویش ڕووداوی چوونە حەجم بوو کە لە کاتی دکتۆراکەم سەفەری حەجم کرد خوای گەورە لێمان قبول بکە ئینشاءالله و ئەوە یەکە لەو شتانەی کە بابرین کاتێک باسی دکتۆرا دەکەم باسی حەجەکەش دەکەم و ڕووداوی بابرین هاتنی کۆمپانیای دەیڤس پریسیژن گریندینگ ئەویش زۆر ڕووداوەکی خۆش بوو کاتێک کە من سەرکەوتوو بووم لە دروستکردنی کڕۆمی 3 پاشەوەی کە وازمان لە کڕۆمی 6 هینە کە باسمان کرد لەبەرەوەی تۆکسیک بوو ژەهراوی بوو ئیتر ئەو ئامانجیمە ئەوە بوو کە ئەمە کڕۆمێکی بابرین بڵاک کڕۆمیوم بەرهەم بینین بۆ ئەوەی بەکاری بینین بۆ ئەبزۆرپشن و بۆ ینی ئەنتی کۆڕۆژن
بەڵام کاتێک کە پرۆفیسۆر ئەبوت بەمنی گوت پرزنتیشنێک حاضر کرد لە بۆی کۆمپانیایکی زۆر گەورە دێ لە بریتانیا، کۆمپانی دیڤس پریسیژن گریندینگ، ئیتر کە عرضم کرد نەتیجەکانی خۆم لە بۆیان، گوتیان دەستت خۆش بی، شتێکی زۆر باشە، بەڵام دەتانی کڕۆمێکی برایت لۆمە بەدەست بینی. و پرۆفیسۆرە بۆ دانیشت بۆ کاتی منیش گوتم ببورن ئەوە لە سکۆپی ئیشەکەی من دەردەچی، سکۆپی ئیشی من بڵا کڕۆمیۆمە. ئیتر پرۆفیسۆرە بۆت گوتی ئێوە خەمتان نەبی، دوایە ئەمە قسەی دەکەم لەگەڵ عەزیز و ئەوەشتان بۆ دەکەین. ئیتر ئەوان ڕۆیشتن. پاشان بەمنی گوت تۆ دەبی هەموو کارەکانت ڕابگری، دەست بکەی بە دروستکردنی برایت کڕۆمی. ئیتر زۆر پێم ناخۆش بوو بەڕاستی، گوتم بەس ئەو ئیشی من نییە. گوتی ئیشی تۆ بڕیار نادە ئیشی تو چ لاینێکە، من بڕیار دەدەم و دنیا بە ئەو لاینە دەبتە دەرکەی خێر لە بۆ هەمومان. وەیتر دەستمان پێکرد ساڵی دووەم، تەوان ساڵی دووەم دەستمان پێکرد و الحەمدولله توانیمان بەڕێگاچی زۆر سەر سوڕهێنەر برایت کڕۆمیۆم دروست بکەین و ئەوە بووە سەبەبی ئەوەی کە ئەمن پرۆفیسۆر ئەمن بنێری لە بۆ گرنۆبل لە بۆ فەڕەنسای بۆی لە ESRF European Synchrotron Radiation Facility چەندین تێستی گەورە بکەم بۆ ماوەی 5 ڕۆژ لێن دەرمامەوە. ڕووداوی مەسەلەن هاتی نیشاندی بەلجیکا پاش ئەوەی کە برایت کڕۆمان دروست کرد، درشان دێکات لە بەلجیکا، ئەوانیش ئۆفەری ئەویان دامێک کە بچم ماوەیەک لەوێن دەربم بۆ ئەوەی برایت کڕۆمیان بۆ دروستکەم. بەڵام لەبەر ئەوەی من سترێسی دکتۆراکەم لەسەر بوو، دووبارە ئەوشم ڕجێکت کردەوە. ئەو زارە ینی توانیم ڕجێکتی بکەم، زەختیان لێم نەکرد. و ڕووداوی ڤای باش خۆش بوو کە ڕۆژی هەینی بوو، با بڵین مناقەشەی دکتۆراکەم. لێتەرێک دەبا پڕ بکەینەوە بە ئۆنلاین کە ئەگەر شتێکی تایبەت تێ لەو ڕۆژەی ینی پێداویستیەک شتێک بۆی بزانن، ینی تۆ مەسەلەن کەسەکەیە پێداویستیەکی هەیە بۆی بزانن. ینی ئیترە من نەمزانی لە شوێنێک نووسی بووم سەعات 1:04 ئێمە نوێژی هەینیمان هەیە. ئیتر کاتێک کە دەستیان بە مناقەشەی کرد لیژنەکە، سەرۆکی لیژنەکە ینی بەردەوام ئەو قسەی دووبارە دەکردەوە، دەیگوت دەبێ ئێمە پێش سەعات 1 تەواو بین. ئەمنیش نەمدەزانی بۆچی باسی سەعات 1 دەکاتن. دوایی ینی ئەندامەکەیت کە پرسیاری لێکرد، گوتی بۆچی دەبی سەعات 1 تەواو بین؟ گوتی لەبەرەوەی عەزیز نوێژی دەکاتن، دەبێمە سەعات 1 کۆتایی بە مناقەشەکەی بینین بۆ ئەوی بچی نوێژەکەی بکات. هەتا پێشم گوتم زۆر ئاسایی، ئەگەر کارێکی وامان هەبی دەتوانین نوێژەکەی دوایە بکەین. گوتی نەخێر، ئێمە دەبی سەعات 1 ڤایڤاکە تۆ تەواو بکەین. ئیتر لە سەعات دەستمان پێکرد و سەعات 1 بالضبط سەعات 1 تەواو بووین. تەنها گوتی 5 دقە مەزالمان بدێ بڕۆ دەرێ و تر دوایە وەرەوە نەتیجەکەت پێدەرین. ئیتر کە چوومە دەرێ و سەرپەرشتیارەکان نەدەبوایە بێنە ژۆرێ. ئیتر چوونەوە ژۆرێ و گوتی congratulation minor correction و بڕۆ نوێژەکەت بکە. ئیتر ڕۆیشتم بۆ نوێژکردن. گەڕانەوە بۆ کوردستان ئەو کاتی بەداخەوە ینی شەڕی داعش بوو و ئەوان بەڕاستی هەردوو سەرپەرشتیار ئۆفەری ئەوەیان پێدام و پێشیان گوتیان ئەگەر لێرە بمینێەوە وەکو پۆستدۆک ئێمە قبولت دەکەین. بەڵام لەبەر ئەوەی باوکم نەخۆش بوو ئەو کاتی و وەزعی بابرین کوردستان جێگیر نەبوو، ئێمە بڕیارماندا بگەڕاینەوە کوردستان. بێگومان من خۆم زۆر چێژی لێ بینم و حەزەکەم بۆ بینەرەکانمان لە هەر پلاتفۆرمێکی سوۆشیال میدیا کە بڵاوی دەکەینەوە، بێگومان ئەم چیرۆکانە دەبێتە هاندەرێکی زۆر باش بۆ ئەوان. بۆیە هەمیشە و ڕووداوانەی ژیانی کەسانی وەک بەڕێزت بۆ فێرخوازەکان لە زانکۆ چ لە هەر لایەک لە ماستەر لە دکتۆرا، بێگومانە ئەو پۆینتانی کە بەڕێزت باست کرد دەبێتە بە هاندانێک بۆیان. ڕەنگە ئەوان لە هەر شوێنێک بن کۆمەڵی کێشیان هەبێ و لەوە تێگەن ئێوەمانانیش کە ئیمڕۆ پرۆفیسۆرن ینی لیدەرن لە بوارەکەی خۆتانە بە کۆمەڵێک زۆر ناڕەحەتیە تێپەڕێون و حەز ئەەکەم بەراوردێ بکەین لە نێوان دکتۆرای ئەوروپا و کوردستان. ئەگەر کۆمەڵێک پۆینت هەبێت چۆن وا بکەین پێشی بخەین.
ڕاست یا جیاوازیان چییە بە گشتی بۆ خوێندنی دکتۆرا بەڵێ لەبەرەوەی هەردوو بەخۆی جەوەکەت بینیوە و ڕاست. بێگومانم سەرپەرشتی زۆر ماستر و دکتۆرا دەکەیت لە کوردستان بەڵێ ئایا دەکرێت بزان جیاوازیان چییە؟ بەڵێ بەخۆی بەعام ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانیش کە بەشەکە زیاتر لە ینی جەخت لەسەر بابەتی تیوری و کۆرس دەکرێت لە ئەوروپا بەگشتی ینی گرنگی دەدەن بە ڕێبازی سربەخۆ و توێژینەوە و لەلایەنی کاتیش دائیمەن کاتی خوێندنی دکتۆرا لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان 4 تا 6 ساڵ دەخایەنی یعنی لە 4 ساڵ کەمتر نییە بەهۆی ئەوەی کە کۆرسی زیادە یان چەند بربەستێک دێتە پێش قوتابیەکان و خوێندکارەکان طبعاً هەندێک وڵات وەکو ئەڵمانیا بە نمونە کە بەڕێزت لەوێندەری ستانداردی 3 ساڵە و هەندێکی تر وەکو بەریتانیا یان هۆڵەندە پرۆگرامی 4 ساڵیان هەیە طبعاً هەندێک جار ڕاهێنانیشیان هەیە مەسەلەن لە کاتی کۆرسات ڕاهێنانی بۆ تەڵەبەکان دەکەن بەبێ ئەوەی تەأسیر بکاتە سەر خوێندنەکەیان و یعنی مەسلەی پۆست دکتۆرا یان دابینکردنی پارە جاریوا هەیە مەسەلەن قوتابی دەخوێنی و پارەشی دەدرێتێ و بە تایبەتی لە وەکو وڵاتەکان وەکو ئەڵمانیا و سوید و هۆڵەندا و ئەوەی کە من ینی زانیاریم لەسەری هەیە زۆر زار کاندیدەکانی دکتۆرا بە تایبەتی بە فەرمانبەر دادەندرێن موسەیان دەدرێتی و گرنگجێکی زۆر دەدرێت بە توێژینەوەی زانستی و بە قوتابی خوێندنی باڵا و هانیان دەدەن و پارەشیان دەدەنێ بۆ بڵاوکردنەوەی توێژینەوەکانیان و بەشداریکردن لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان بڕوا بکە یعنی چەندین تەڵەبەی بابرین ماستەر و دکتۆرا وەکو بەڕێزت باس کرد سەرپەرشتیاریمان کردیە زۆر جاروە هەبووە ینی جۆرناڵی زۆر باش هەبووە بەڵام لەبەر ئەوەی بە پارە بووە ئۆپن ئەکسس بووە ئیتر نەمانتوانیە بابرین لەبەر ئەوەی زانکۆ کەڤەر ناکاتن نەمانتوانیە بابرین ریسێرچەکەمان بنێرین بۆ ئەو جۆرنەڵە و هەستین ئاستی خۆماندا بەزاندێ بۆ جۆرناڵەکی دیکە بەڕاستی ینی بۆ ئەوەی بتوانین بڵاوی بکەینەوە لایەنی بابرین میکانزمی سەرپەرشتیکردن جیاوازە یعنی حەز دەکەی سربەخۆیەکی زۆر هەیە لە وڵاتانی ئەوروپا تەڵەبەکان سربەخۆکی زۆریان هەیە لە چاو وڵاتی خۆمان لە چاو ئێرە یعنی تەڵەبە لە قالب دەدرێ لێرە ینی مەودای بیرکردنەوەی زۆر کەمە دائیمەن دەگەڕێتەوە بۆ سوپەرڤایزەر دائیمەن شتێک ناکە کە سوپەرڤایزەرەکە بابرین لە ئیتاری ئەو دەربچێتن بەڵام لە دەرێوانە لە دەرێ زۆر کارمان دەکرد کە مەسەلەن پەیوەندی نەبوو بە تێزی دکتۆراکەم زۆر کارم دەکرد هیچ پەیوەندی نەبوو بە تێزی دکتۆراکەم و زۆر سەرکەوتوش بووم تێدا بە تایبەتی ئەو وڵاتانەی کە ببرین پێشکەوتوەکان وەکو ئەڵمانیا و سویسرا و سوید ئەوانە پرۆگرامەکانیان زۆر بەهێزە و تەواوکردنی ماستەر و دکتۆرا لە وڵاتانە کریدتە یعنی و پرۆگرامی دکتۆرا بەڕاستی دەبێ بە زمانی ئینگلیزی بێ بە تایبەتی بابرین لە باکوور و ڕۆژ ئاوای ئەوروپا دەبەر ئەوەی زمانی ئینگلیزی زمانێکی ستاندەرد و عالەمیە ینی پاشان دەتوانی دەرفەتێکی زۆر تێ لە بۆ نووسین لە بۆ بڵاوکردنەوەی توێژینەوە چونکە ئێستا ئەوەی کامە زۆر سوودمان لێ بینیە لەلایەن ئینگلیزیەکەی بابەتی ئەکادمیک رایتینگە ینی بەداخەوە ئەوانەی کە لێرن ڕەنگە توێژەری باشمان هەبی ڕەنگە سپۆری باشمان هەبی بەڵام ئەکادمیک رایتینگیان باش نییە یعنی شتەکان جوان تەفسیر ناکەن شتەکان جوان نانووسن شتەکان جوان ڕوون ناکەنەوە لەبەر هەندێک کاتێک دەگاتە بەردەستی بابرین ڕڤیوەرەکان زۆر بە ئاسانی ڕجێک دەکرێت چونکە ئەوەی لەگەر وان نەژی نازانی بیرکردنەوەی وان چۆنە یعنی ئەتۆبەی مەسەلەن بیرکردنەوەی کوردانە بنووسی بەڵام تەرجمەی بکەی لە بۆ ئینگلیزی دڵنیا بە لەوەی کارەکەت ڕجێک دەبیتن چونکە بیرکردنەوەی ئینگلیزی
و ئەڵمانی و سویدی و سویسری زۆر جیاوازە لە بیرکردنەوەی ما. ئەمە حەزمان لە دیتێلە تا قسەک دەجێڕینەوە زۆر بەهاراتی پێوە دەکەین، زۆر خۆمان ماندوو دەکەین بۆی بچینە سەر ئەسلی مۆزوعەکە، بەڵام ئەوان دایرێکتی دەستنە سەر بابەتەکە، دەستنە سەر ئەسلی مۆزوعەکە. ئەو کاتێکی زۆری ویستە تا مەسەلەن من توانیم گۆڕانکاری بکەم لە نووسینەکانی خۆم لاوی خۆم، یعنی بڕوا بکە بە بیرمە یەکەم ئارتیکل کە نووسیم نێزیکەی 50 پیج بوو، ئیتر کە ناردم لە بۆ پرۆفسۆرە بۆ تو پرۆفسۆر کارل هاتەوە بۆ 22 پیج، یعنی نیوەش کەمتر. بۆچی؟ چکە ئەمە وەکو باسم کرد زۆر حەزمان لە دیتێلە، حەزمان لێ شتەکان بە تام باس بکەین، ترش و خوێی پێوە بکەین. مەسەلەی ساینسیش شتێکی حقیقەتە، حقیقەت پێویستی بە و ڕازانەوە دیکۆڕیشن نییە. ئێمە ناڤڵ نانووسین، ئێمە ڕۆمان نانووسین، ئێمە چیرۆک نانووسین هەتاوەکو خوێنەری ببینە ناو واقعی شتەکان و فەنتازی لۆ دروستکەین. ئێمە باسی ساینس دەکەین. ئێمە کە دەرێن شتێک لەگەر مەسەلەن شتێک لەگەر تێمپرێچەر دەگۆڕێ، پێویست ناکە باسی گەرمی بکەین، برێن گەرمی زۆر پێویستە بۆ ژیان و یعنی ئەگەر گەرمی نەبی ژیان ڕادەوەستی، ئەوە چ علاقەی لە مەوزوعدایە؟ لۆیە یعنی بەڕاستی ئەوەی کە ئەمە یعنی زۆر کەس دەرێ ینی جات یعنی چ دکتۆرا لەوێت تاواکەیان لێرە تاواکەی چ مشکلەیە؟ زۆر مشکلێ زۆرە. یعنی تاواکردنی دکتۆرای کەلچەری وان و بیرکردنەوەی وان و نووسینی وان و کاکە من لە چەندین بەخۆ دەزانی لە چەندین جۆرنال ڕڤیوەرم، لە چەند جۆرنالێک ئیدیتەرم، چۆن دەگەمەوە ئاستی ئەگەر بیرکردنەوە نووسینی من وەکووان نەبیتن، ئەگەر ئاستی من وەکووان نەبیتن ناکرێتن. لێ زۆر ضرورە ینی ئەو بابرین خاڵانەی کە باسم کرد وەکو ئەمن دای دەنێم وەکو کۆڵەگەی توێژینەوە و کۆڵەگەی دروستبوونی کەسایەتی ئەکادمی، ئەوەیە کە بابەتەکان بە جوانی هەڵبژێرین و ئیشەکان بە جوانی هەڵبژێرین و کارەکانمان پرۆفیشنال بی، نووسینەکانمان پرۆفیشنال بی و بڵاوکردنەوەکانمان بابرین تەواوکەر یەکتر بن. ئێستا هەیە ریسێرچ دەکا هەر ڕۆژەی لە سەبابەتێک دەنووسی، ئەوە ناکرێت. ئەوان لاینێک دەگرن و تا کۆتایی لەگەر ئەو لاینەی بەردەوام دەبن، داهێنان لەوەیدا دەکرێت، نەکتەوەکو مەسەلە چ کوردی هەیە دەرێ شیوی دەروێشان هەموو شتەکانیان تێکەڵاو دەکرد، ئیترنەت دەزانی ئەستی شیوەکەی چییە، ئەستی خواردنەکەی چییە. بە هەر حاڵ ینی ئەوە وەکو باسم کرد پێویستی بە زۆر هەیە ئیشی لەسەر بکرێت. زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەزیز، زۆر سوپاس بۆ کاتت، کاتمان زۆر گرتیت و بێگومان لە بەشەکانی ئایندەدا زۆر بە دیتێلتر باسی کۆمەڵێک بابەتی ترەکەین و بە پێویستی دەزانم لێرە هەندێکی باز بکەم بۆەوەی و بینەرە بەڕێزانە چاوەڕوان بن بۆ بەشی دووهەمی گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەزیز کە باسی توێژینەوە و توێژینەوە چییە و بە دیتێلتر و بە فراوانتر باسی فیزیا دەکەین، بۆچی زانست گرنگە، بۆچی فیزیا گرنگە بۆ کۆمەڵگەی کوردی و ئەو یاسانەی کە بەڕێز پرۆفیسۆر پێی سەرسامە دەبن بە کۆمەڵی پرسیار لەو بەشی ئایندەدا و هەروەها کات چییە، بۆشایی چییە، کوانتەم چییە، زانست و ئاین چییە، ئایا مرۆڤ پێویستی بە ئاین هەیە لە بە حکمیەوەی بەڕێستان هەم کەسایەتێکی ئاینی و کەسایەتێکی زانستیتان هەیە، ڕەتان زۆر بە هەندوەرە گیرێ بۆ پاشخانەی فکری کە هەتانە. بێگومانم پرسیارانە دەبنە پرسیاری داهاتوومان. زۆر سوپاس بۆ کاتت بەڕێز پرۆفیسۆر، بە هیوای یەکتر بینینەوە لە بەشی دووەمە. کاتێکی خۆش، زۆر سوپاس. ئینشاءڵڵا زۆر سوپاستان دەکەم بۆ پرسیارە جوانەکانتان و هیوادارم وەڵامەکانی ئێمەش بێتە مای سوود بەخشین بە هەموو لایەک. زۆر سوپاس بۆ بەڕێستان. زۆر سوپاس دووارە. زۆر سوپاس. زۆر سوپاس.